ئەو کاتتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرچوەیەکەن سڵاوی خۆی گەورەتان لێبێت. کامەرانم لە بەرنامەی هاوڕێی تەمەن بە دیدارتان شاد دەبم. لێرە لە سەپیرە قەراتێ لە دیوەخانی ساڵح چەلەبی میوانداری کۆمەرە خەرکەی جوانی شار دەکەین. ئەو کۆمەرە خەرکە دیوەخانەیاندانە بە ناوی لۆخانە کە تیایدا چاردە نقطە و مختە و خاروماریاندانە ئەوی لەگەریان دەبی بەو پێی کاریان لەگە بکا و بیان دوێنی. ئەمە ئەو شۆ بەبێ خارومار و بەبێ نقطە و مختە میوانداریان دەکەین. بەخێر بن مامۆستایان. بەخێرهاتنی هەرکەس لە بەڕێزان دکتۆر هیمداد عەبدولقەهار دەکەم. حاجی اسماعیل خالد گەڵالی، مامۆستا نافع سابر عەزیز، بەخێر بن. زۆر سپاس. مامۆستا لە ئەوەلی ڕادەست پێ بکەین. کاتی کە باسی هاوڕێی تەمەنمان کرد، خۆتان ئەو چەند کەسێک دیتان دەستبژێر کردو لەگەر دکتۆر کاوەی. ئەو هەڵبژاردن و دەستبژێرێ ئەو کەسە جوانانە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ دەست خۆش، زۆر سپاس مامۆستا کامەران. بەڕاستی هاوڕێتی لەگەڵ برایەتی هیچی فەرق نییە، بەڵام دۆزینەوەی تۆزێک زەحمەتە. هەندێک جار ڕەنگە پێوەرەکانی هەڵبژاردننی هاوڕێ لە کەسێک بۆ کەسێک دەگۆڕێ. بەس گرنگترین شت ئەوەیە لە لای من هاوڕێ ئەوەیە ئەتو تەواو بکە، نەک وەکو تو ببێت. ئەگەر وەکو تو بیری کردەوە دەکا زیادە، دەکا کۆپیەک لە تووە. بەڕای من هەرێک لەوانەیە کە هەڵبژێردراینە ئەمن سفتەکەم تێدا دیتینە ڕەنگە لە خۆم نەبوو بێ حەز بکەم لە خۆمدا هەبی هەتا شخصیەتی من تەکمیلە بکە. بەڕاستی مەسەلەی هەندێک جار دەڵێم مەسەن داهێنەرانە بیرکردنەوەی داهێنەرانە زۆر جار هەیە لە مناقەشەکە تو دادنیشی مشکلەکە دێتە پێشێ دەبینی لە ناکاو یەک لەوانە فکرێکی نوێی لە بۆ دێ ئەوە فکری داهێنەرانەیە. ئەوە وا دەکە تو حەز بکەی لەگەڵ ئەو کەسانە یان ئەو نوع کەسانە دابنیشی و هاوڕێتی دروست بکەی. ئەوجا ئەو برادرانەی هەڵبژێردرانە هەموو یەک لەوانن کە خاوەنی سفتەکەن ئەتو حەزت لێە لە خۆتدا هەبی یان حەزت لێە پەرەی پێ بدەی لە خۆتدا و پێت وایە تۆ کەسایەتی تو تەواو دەکاتن. یانی دەستخۆش حاجی اسماعیل لۆلۆ. ئێوارەتان باش و ڕەمەزانی هەموو لایەکی پیرۆز بخێر و خۆشی. لۆ حتمما لۆی دووەمت بەبەست گروپی لۆیە لە سۆشیال میدیای کوردی کە لە ساڵی 2015 ئەو گروپەمان دامەزران زادەی خەیاڵ و بیرکردنەوە و نیقاشێکی کورد بوو لە ژێر سێبەری ئەو قەڵاتی. ئێوارەکەی باسی هەندێک خاڵی معەن کرا لەگەڵ چەند دۆست و ئەحبابەچی. ئیتر کە گەڕامەوە بڕیارمدا گروپێکی دابنێم پێیجێکی وچم چیش لەگەڵی بە ناوی لۆی. لۆ لەسەر جوگرافیای زاری لۆی ئیش دەکا بە ڕێزگرتن لە هەموو زار و شێوەزارەکانی دیکەی زمانی کوردی. لە لۆی هەدەفمان ئەوە بوو کە هەزاران وشەی ئەو زارە شیرنەی هەولێر و دەوروبەری بێتەوە بەر بەکارهێنان و بەرباس لە بۆ ئەوەی خزمەت بکات لە دروستبوونی ئەو ستاندەرەی کە گوایە ستاندەری کوردی ڕۆژێک لە ڕۆژان هیوامان وایە دروست بی. حتمما مشارەکەی زۆر گەورە دەکات. لە هەمان کات ئیحساسێکی دیکە هانی داین کە بەو شێوازەی لۆ بەردەوام بی کە هەزاران سەر و سەربردە و بەسەرهاتی گرنگ و خۆش لە کللتوری ئەو شارە و دەوروبەرەکەیدا هەیە تۆمار نەکراینە. تەنانەت دەگەر هەڵە نەبم ڕشتەی برواری لە 8 بەرگان 3 سەربردەی هەولێری تێدایە. بەڵام لەو ڕۆژەیەوە کە گروپی لۆ دەست بەکار بوو و ئیش خۆی دەکا تا ئێستا بەلای کەمی نزیکەی 3000 سەربردەی لێت هەڵبژێردایە کە ئەوانە ئامادەی چاپن. یعنی ڕەنگە 10 بەرگ 15 بەرگ سەر و سەربردەی ئەو هەولێری تدا کۆبوویتەوە. هەزاران وشەی لەبیر کراو. تەنانەت یەک ئاماژە بدەم، یەک پۆستمان هەیە هەر بە پۆستێک بوو ناومان لێنافول هەولێری داوامان کرد هەر ئەندامێک یەک وشەی زاری هەولێرە بنووسی. ئێستا حدودی 18 کیلۆ کۆمنتی هەیە، 18,000 کۆمنتی هەیە. ئەگەر هەر کۆمنتی یەک گوشەی تێدابی کە کۆمنت هەیە 20 وشەی تێدایە، هەر کۆمنتی یەک گوشەی تێدابی لە سەرەند و بێژینجیشی بدەین ئەمە 10,000 وشەی سافتمان بەدەست دەکەوی کە دیارە قاموسێکی زۆر چاچی لێ دەکەواتە جاوە تاکە سوار بەتەنێ تۆزێ ناکە بن و بنچینەکان بەداماننا. بەڵام ئوستازە بە ڕێزەکانمان مامۆستایانی گەورە و دکتۆر و مامۆستا نافع و
برادرانی دیکە کە لەگەڵمان ئەو دەستبارەیان گرتیا قورسایی ئەویشیان کە سەرشانیان ئامادەنە 100% خۆبەخشانە بە هەموو توانای خۆیانەوە خزمەتی ئەو توێژە بەرفراوانی بکەن کە لەگەڵمان ئێستا ژمارەیان لە 80,000 کەسی زیاترا کۆمەڵک ڕێسای هەیە لە بیدایەت ئاماژەت پێدا گرنگترین ڕێسا ڕێزگرتنە لە هەموو بە هەمرۆیەکان ڕێزگرتن لە هەموو تاکەچین ئەو کەسی کە بە تەواوی نەکرێ ئەو ڕێزەی پیادە بکە ڕەنگە لە چوارچێوەی ئەو گروپەیدا جێگای نەبیتەوە کاتێک لۆمان دەست پێ کرد سۆشیال میدیا بەو ئاستی لە ناو هەناوی کۆمەڵگەی کوردی تەشەنەی نەکرد بوو کاتێک دەستمان بەدۆی کرد ئافرەتی کورد بەو حڕیەتەی نەیدەتانی شت بنووسی یان تەنانەت کۆمنتێکی بکە ئێستا گروپی لۆ ئەو کایەیە کە ئافرەتی کورد بەگشتی ئافرەتی هەولێرە بە تایبەتی دەیان و سەدان ئافرەتمان هەیە کە ڕەنگە لە ئاستێکی خوێندەواری و شەهادەی متەوازیعدا بن بەڵام نووسەری زۆر بەتوانە و بە سەلیقە و جوانیان لێ دروست بووە لە لۆی تواندرا مێنووی کوردی تا ئێستانە بوو سەتان خواردنی کوردەواری بە چۆنیەتی دروستکردنیەوە لە لۆی جێبیتەوە ئیتر ئەوە دەیان ئیشی دیکە کە پێم خۆشە دکتۆر و مامۆستا نافعی ئیزافی دێنەوە ئینشاءڵڵا کاک نافع هەست ناکەی تۆزێک شارچێتی بەو شێوەزاری هەولێری مەسەلەن ئەمە ئەوە دەکەین ناستە قالبی شارچێتی و ئەو شتانە لەو باوەڕدانیم کە ئەوە مەسلەی شارچێتی بیت چونکە ئەمە ئەگەر تەمەشا بکەین جوغرافیایشی گەلە گەورەیە ناکرێت فراوانە جوگرافیایکی فراوانە خەڵکەی زۆر قسەی پێ دەکا ناکرێت و ئیهمالی بکەی بڵێ وەڵا ینی چیە لەبەر ئەوەی بستە قالبی شارچێتی ئەمە واز لەو شتەی بینین جاران دەیانگوت مەسەلەن مستریەکان ئەوەیان هەبوو هەندێک مستەقەفین ڕۆشنبیرەکانیان داوایان دەکرد بە زمانی مصری بنووسرێتن خەڵکانە دژیان دەوەستانەوە یان دەیانگوت بە زمانی سووری و زمانی ینی مەحەلی بنووسێت بەڕاستی یعنی ئەمادەم زمانی ستانداردیان هەیە لەوان مشکلە نەبوو ئەمەش دەتوانین بڵێن ئێستا تقریبا زمانی ستاندارد ینی مامۆستا لێرە شتێک هەیە ئایا لە ترسی ئەوەی ئەو زمانە فرامۆش بکرێ و نەگاتەنەوەکانی نوێ ئەوەتان کردیان یان چ هۆکارێک پاڵی پەیوەنان ئەوەی بکەن زیندووکردنەوەی زمان هەر ئەو تاکە سەبەبی ئەوە نییە بڵێ بەس نەوەکانی نوێ ڕۆژانەش ئیشت پێ دەبیتن زۆر شت هەیە مەسەلەن ئەگەر تەمەشای فەرەنجی بکەین دەبینین وشەیەکمان دەوێت بیبینینەوە مەسەلەن تەمەشا دەکەین لە وشەی دەگەڕین دای ڕێژین یان ینی دیاریڤێشنی لۆ بکرێ تەمەشا دەکەی لە زمانی کوردی ئەگەر بگەڕێنەوە لۆی هەیە مەسەلەن بگەڕێنەوە لۆ کەلتورمان دەبینین یان دەگەڕێنەوە لە بۆ مێژوو تێدایە ئەو ئەمن وەکو وشە لە دوو شەی لەو زەتێن دەگەڕام بە کوردی ئەمە لە خۆشنەوەتی ئاوەنی سەمان هەیە با بەکار بێ شێوەزارە بەڵام هەر کوردیە مەقسەد هەر لەوەیە دکتۆر ئێوە ینی گەیشتنە چ ڕادەیەک مەسەم هەرچەندە دەبا لەگەر کاک نافعی زیاتر بکەم بەڵام لە تو دەپرسم لە پرۆژەتاندا هەیە کتێبی بنووسن مەسە مامۆستا کە باسی کرد کە لە ڕشتەی مرواری تەنها چار بەسەرهاتی هەولێرێ هەیە یان وشەکان لە قالبەچی دانێن فەرهەنگەکی لۆ بکەن شتێک یعنی ئەوە لە بەرنامەدا هەیە لە پاشەوەی دەستخۆش بێ یەک دوو تعقیب لەسەر قسەکان و دوای دێمە سەر وەڵامەکەی مەسلەی گروپی لۆ تەنها بۆ پاراستنی زمانەکەنێ خۆت دەزانی زمان تێکەڵچێشە لەگەڵ کولتور و فەرهەنگیش خۆ ئەگەر زمانەکەت مرد ئەو کولتور و فەرهەنگەش دەمری کە قسەی پێ دەکات ئەگەر نەژمێ ئەمە بەستەکەیمە تەنها زمان نییە بەڵکو هەموو جارە دەڵێن کولتور و زاری هەولێرێ کولتور و زار شێوەزارە زارەکە ڕەنگە بە گشتیە شێوەزارە بنزارە دەستاواژەیە دەگرتەوە کەواتە مەبەستەکەیمە تەنها لە زار و زمان خۆی نابینتەوە بەڵکو لە کولتور و فەرهەنگەکەش ئەو سەربردە و بەسەرهاتانەی دێت تەنها ئەوە نیە کە بە زاری هەولێرە دەجێڕدرێتەوە بەڵکوم ناوەڕۆکەکەی گرنگە بەسەرهاتەکان و ئەو قیەم و ئەو بەها و ئەو ئەخلاق و ئەو میوان دۆستی و ئەو ڕفتار و هەڵسوکەوتانەی کە ڕۆژانە خەڵکی هەولێرێ ئەنجامیدایە ئێستا هەستمان کرد خەریک بوو کاڵ دەبوو یان بەدیوەچکە خەڵکت دەدیت هەستی دەکرد شەرم دەکا بەو زارەی ئەسڵان قسە بکە شەرمی دەکرد ینی کەنەوە قسەکردن بە زاری هەولێرێ نیمچە شەرمەچی تێدا بوو یان خۆکەمکردنەوەی تێدا بوو بەڵام ئێستا خەڵکەکە بە فەخرەوە ینی بەسپاسەوە بە جوودی هەموو برادران ئەوانی کە لێرەژنی نەکە من پێم خۆشە ناویان بێ کاک ئەحمەدی جزیریە کاک ڕەفعەتی شاعیرە دکتۆر شنە فترێکی باش لێ بوو شەوبات خانە دکتۆر ساکارە
کە سالاری مهندسە محەممەدی مهندسە مەبستم جێیشەکی خەڵکی دیار و لە پشتەوەی ئەو کارن ئەوەی خەڵکەکە دەیبینی ڕەنگە پوختە و شیلاوی ئەو پاڵافتەیە ینی کە دێتە بەڕای من ینی لە ناوچوونی زمان کارێکی ئەوەندە ئاسان نییە بڵێ لە ناو دەچی بەڵام خۆت گوتت سست دەبی کە سست بوو کە توانای تعبیرکردنی نەبوو لە پێداویستەکانی ڕۆژانە ئەو کاتە بەرە دەپوچێتەوە وەکو ئەوەی گوڵێک گیاندارێک ئاو نەدرێت بەڵام ئەوە وەکو ئاودانەکە وەکو پرۆژە بڵێ پرۆژەمان زۆرە لە بەرنامەدا هەیە سەرەتا ئەگەر ڕخسەتی کاکسماعیلی وێبسایتێک دروست دەکەن ئێستا ئەمە وەکو گروپ و پیجە ئێستا وێبسایتەکە ئیشی لەسەر دەکرێت وێبسایتەکە زیاتر بابەتە هەڵبژاردەکانی تێدا دەبێت هەموو بابەتەکانی کە لە سۆشیال میدیا بەڵێ ئیشی لەسەر کرا زۆر ئیشیش کرا هەر ئەگەر دوای دەلاقەکانیش باز بکەی خراپ نییە چکە ئەوە گروپێکی عادی نییە بڵێ هەروە بەس مەبەستم وەکو پرۆژە هەیە پرۆژەی سەربوردەکان هەیە پرۆژەی حقایەتەکان هەیە پرۆژەی قاموس ڕەنگە لە داهاتوودا بێتە گۆڕی لەگەڵ هەندێک زارباسی ئەوشمان کرد پرۆژەی ئەگەر ئەمە بمانەوێت تۆمارەی زارەچیمانەوێت ینی وەکو هەکبەتی زارەچی تەزیلکردنی ئەو دەنگانە کاک حازی با بچینە گژە و دەلاقەکان بکەینەوە کاکە پێشەوەی بچینە سەر دەلاقەکان پێم خۆش بوو ئاماژە بە یەک تعقیبەک لەسەر و باسی شارچێتی و شتیوات کرد طبعا لە گروپی لۆی لە خلالی ئەو 5 ساڵی ڕابردوو زۆر بە ڕۆشنی ئەوە وازیحە ڕوونە لەبەر چاوی هەمووان هەمووش تێیدا پابندن کە بێڕێزی هەرگیز بەرامبەر یەک بەهای یەک مرۆڤی یەک شار یەک شارۆچکەی ناکرێت لە ڕۆژەکانی ئەو شارانە کە تێدا ڕۆژی گەشتدا مەسەلەن مێژووی ئەو شارانە لۆ زۆر بەگەرمی پیرۆزبایی دکا زۆر بەگەرمی مەوجودە خەڵکانێکی زۆر لە دەبەری سلێمانی و خەڵکانێکی زۆر لە دەبەری بادینان لەگەڵمان لەلۆی هەلە زمنی گروپەکەی ئەندامن لۆ خانەکەی دیوەخانەی من ئەندامن و زۆر بە تامەزرۆیەوە بەشداریمان لەگەڵ دەکەن پۆستی جوانیان دانیشتوی هەولێرن جوانیان هەیە طبعا لەسەر ئاسی جیهان لێک بدەینەوە لە زۆربەی وڵاتانی دنیای ئەندامی تێدا هەیە ئەندامەکانیش غالیبەن دەستە بژێرن بەڵام نەخێر ئەوانەی کە لە سلێمانی بۆ نمونەدا دەنیشن حدودی 12,000 کەسە ئیحسایەکە ڕەنگە دەشگۆڕێ ڕۆژانە کەمونی ئەندامەکان 7,000 کەس لە بادینان لەگەڵمانە ئیتر ئەوان دیکەش لە دیارە پشتی هەرە زۆری خەڵکی هەولێرێ تێدایە بەڵام 10,000 کەس ژمارەیە ینی ڕقەمەکی گەورەیە و چاکیش ئەوەیەک لابوویتەوە کە ڕۆحیەتی کارکردنی لۆی چۆنە خۆشکە بە هەمان ڕۆحیەت سوۆشیال میدیا ئیسفادەی لێ بکرابە لە بۆ زەندیکردنەوەی زار و بنزار و وشە و کللتوری دەڤەرەکانی دیکەش لە بۆ زەقکردنەوەی ئەو بەها ڕەسەن و گەورانی کە ئێمە ئێستا خەریکین ئەو بەها جوانانی هەولێرە تێدا بە زیندوی ڕابگرین خۆشکە ئەو بەها جوانانی ئەوێش بە هەمان نەفس و هەمان ڕۆحیەت بەردەوام بانایە و شتی هاوشێوە هەبوایە باسی دەلاقەکانت کرد طبعا هەوڵماندایە وەچی مجەلەکی کللتوری دەربکەوی زیاتر ینی بڵێن گۆشە و گۆشەکان ئێستا ناویان پەنجەرەیە هاشتاگەچیان لە تەنیش دەکەین یەکیان جێڕانەوەیە شعرە ئەدەب بە شکلێکی عام زمانەوانی وەرجێڕانمان هەیە ناندینمان هەیە ماڵداریمان هەیە ئەوانە زیاتر تایبەتن بە خانمان دەرونیمان هەیە کۆمەڵایەتیە هونەر هەیە ئیتر وەک گۆڤارێکی هەمەڕەنکە هەموو خوێندەوارێک بتوانی بەشی خۆی لێ هەڵێنجی استفادەی لێ بکە پێم وانە بەڵێ هەر پەنجەرەکیش ئەدمینێکی تایبەتی ئەدمینەکانی کاک نافع بینە سەر ئەدمینەکان و بینە سەر کارەکانتان بەسەر هاتە خۆشم لۆ بژێرەوە لەو شتانە کە ڕووی دابی مەسەنان لە میانی ئەو کارەوەی شەم نەتو بەشاراتی زۆر خۆشمان هەیە پێکەوە واز لەوەی بینە بەسەر هاتەی خۆشم لۆ بژێرەوە مەسەنان لە کاتی ئیشکردنەکەی لەوانە ڕوویدا شتێکم بەبیر دێتەوە دارەشان هەندە دەلاقەک هەیە نوکتە ینی لە جێڕانەوەیە نوکتەش دەنووسی بەخۆم خۆش ناوم ینی بەکو جەنابەت نوکتەکەم نووسی بوو لەسەر خۆش ناوان ئیدی نوکتەکە نوکتەشی خۆشیش بوو زۆر کۆمنت و زۆر لای کوشتی لۆچوو بوو بەڵام لەلایە شتکە هەندێک خۆشناویش هاتبوونە سەرێ دەیانگوونە نابی ئەنگۆ ئەو نوکتەیە لەسەر خۆشناوان بری ئەوە دیارە پاش ساعت 12 بڵاو کردیتەوە دوای کاکە
کاکە بە خۆم خۆشناوم یانی خۆ نوکتەکە شتێکی وای کەماتیش تێدا نیە بڵێ کەماتیش تێدایە بەس هەر قسەکی خۆش بوو ئیدی ئەوە لەو ڕانزاری قەرارندا یانی هیچکە لەسەر بابەتانەوە بۆ زەقاتی یعنی خەڵکێ بە هەستیاری تەماشای بە هەستیاری خۆم هەستیارە تێمان نییە من و تو سەد نوکتەی دەڵێن بینمان لەگەڵ جەماعەتی بەڵام بێمەوە سەر کتێب کە خۆت خاوەن یەک لە کتێبکانە گەورەکانی شاری یعنی لە ئارادا هەیە شتێک مەسەلەن لێن فەرهەنگێکی زاراوە هەولێریەکان مەسەلەن شتە چوە وڵی لەگەر کاک ئیسماعیلی باسمان کردیە لەگەر کاک دکتۆریش باسمان کردیە بە جارێکیان ینی دوو پێشنیارم داینێکە یەکەچیان کە گوتیچم ئامادەشم ینی لە چاپکردن و شتەکانی یەکیان ئەوەیە فەرهەنگەکە فەرهەنگی زاری هەولێرێ یەکیشان ئەو بەسەرهات و جێڕانەوانی کە تێیدا لە سایتەکەیدا هەیە و لە پێیجەکەیدا هەیە و لە گروپەکەیدا هەیە لەساس ئەگەر ینی ئەو گرفتەکەت چیە لێرە کۆکردنەوەی دەوێ و تەنقیحەکی دەوێ ینی بژارکردنەشی ئیشی دەوێ بەڵام ینی لە ناحیە لۆجستیکەکەی ئەمن ئامادەی خۆم دەربڕیە کە خۆشحاڵیشم پێ ینی بە شانازیشەوە دەیکەیت پێویستە بەڕاستی زۆر پێویستە حەزیش دەکەم هەر لە ئێستاوە بڕیارەشی لەسەر بدرێتن ینی لەو دانیشتن پلانەشی لۆ دابنین هەمومانە پلانەشی لۆ دابنین بەڵام یەک حالت هەیە ئەگەر تێبینی بکەن لەو 5 ساڵی ڕابرد ئەوانەی کە ئەرچی لۆیان ڕاپەڕاندیە بۆ نە کاکتۆر یارمەتی داینەوە ڕاوێژ زۆر جار پەنجەرەکانی بەڕێوە بردێ لەگەڵمان لە کاتێک کە سەرۆکی زانکۆ بووە یعنی ئەرک و قورسایی گەلک زۆر لەسەرشانیتی دەتوانی بەشێکی تەرخام بکە لە کاتەکانی خۆی لە بۆ ئەوی هەموو ئەدمینەکان بە هەمان شێوە یعنی هەموو ئەدمینەکان بڕیارێکی ڕۆحیە بڕیاریان داویشێ لە بۆ خزمەتکردنی کلتورەی ئیتر لە چوارچێوەی ئەو کاتی کە هەیە تا ئێستا ئەوەندە تەقدیم کرایە 100% وەک باسمان کرد 100% خۆبەخشیە 100% بە ڕۆحیەتەکی بەخشەوە کات هاتیە بستە سەر ڕووپەڕەی بستە سەر لاپەڕەی بێگومان درەنگیشە هەتا جارێک بیر لەوەشمان کردەوە بوورە قسەت دەبڕم بیرمان لەوەی کردەوە ئەگەر لەبەر هەر لایەنی لۆجستی لەبەر لایەنی مەصرفە هەر شتێکە نەمانتوانی بە کتێبیش بکەین بتوانین بە شێوەی ئەلکترۆنی بکەین ینی کتێبی ئەلکترۆنی بەڕای من ئەوەش وەکو بەبی دەکرێت سەربردەکان پێشەوەی ئەتوو بکرێتە چاپی وەرەقی دەکرێت بە شێوەی ئەلکترۆنیش بڵاو گرفتەکانم پێ بڵێ گرفتەکان وڵا لە ڕووی ئەدمینی ڕۆژانەوە جارێگەلێک زۆرە ئەگەر بەڕێوەبردننی گروپەکە بی مەسلەی وەرگرتنی ئەندامەکان ئەندام وەرگرتن لە گروپی لۆ هەروە ئاسان نییە ئەتو ڕیکوێستێکی بنێری و قبول بکرێتەوە ئێستا ڕۆژانە سەیری ڕیکوێست لیستەکەی بکە ئەوانەی داوایان کردن بنە ئەندام زۆر زار لە 100 و 200 و ئەوانە تێدەپەڕێت لەبەرەوە دەبی یەک پرۆفایلیان تەمەشا بکرێت بزانی ناوی خۆیتی ناوی خۆی نییە پێشترێتی ئەو زیاتر برای بەڕێزمان مامۆستا ئیسماعیل لەو کارە دەکات ئەوانی تر بەردەوام پۆست دێ کامران بەردەوام پۆست لە هەموو دەلاقەکان دێ زۆر جار هەندێک زار گلەیی دەکرێت هەندێک کەسێ ئەوەندە پەرۆشە لە بۆ بڵاوبوونەوەی بابەتەکەی کە پۆستێکی دەنێری لە بۆ گروپی چاوەڕێی موافقەی ئەدمینی دەکاتن تەلەفۆن دەکات نامەی دەنێری ئەرێ ئەوم ناردیە زوولۆم ئەوە بکە ئەوزە کاک دکتۆر دێمەکەن ئەجەوە باش و خراپی تێدایە بەڕاستی باش خراپەکەی چیە باش و خراپەکە ئەوەیە کابرا یەک تامەزرۆیە لەلایەک ئەوە باشە پەرۆشە لە بۆ شتەکەی کە نووسیتی بڵاو بتەوە یان خراپە دەوێ بە ڕێگەی برادایەتی زەختێک بکاتن لە بۆی بڵاو بکرێتەوە بەڵام ئەوش خۆشحاڵمان دەکات کەسێک هەیە واستەی بکە هەتا شتێکی بڵاو بتەوە لێرە دێمەکەن کاک حازی ئەنگۆ وەچ گوتمان ئەنگۆ شروط و هەندێک ڕێسا و ڕێنمایش مەرجستان هەیە مەرجە هەموو بابەتێک دابەزی بێگومان هیچ مەرجنی هەموو بابەتێک دابەزی مەرجە و بابەتانە دابەزن کە لە چوارچێوەی پرەنسیپە ئەساسیەکان و ڕێسا دیاری ئەرکە ئەوان دابەزی نەکەر مەرجە ئەرکە لە سەرتان بەڵێ خەڵشە بۆ ڕەچاوی ئەوەش ناکرێ کاک کامەران چێ ناردیتی زۆنە ئەوە زۆنە زۆر گرنگە لامان چی ناردیە بابەتەکە ینی بە حەدەچی بە پرۆفێشنەڵانە ئیش دەکەین هەندێک زار دۆست و ئەحبابمان لێ دەتۆرێن ئینسانێکی زۆر بەتوانایە لەو شارەی نووسەرێکی بەتوانایە بۆ نمونە شتێکی دەنێری لە چوارچێوەی ڕێسایەکانی لۆی جێگەی نابتەوە ئەوی شتەکانی دیکەی قبول کرا بڕە خاتریشی گیرایە لەبەر ناو و لەبەر مەسەرەن کۆمەڵێکشتی دیکە بەڵام کەشتێکی لێوەرناگیرێت تعجب دەکە ئاشتی من دەبی دانەبەزی لەوێ بەڵێ وەک هەر گۆڤارەشی هەندێک ڕێسای جەوهری هەیە وەک باسمان کرد ئەو جەوهرێکە لەگەڵمان نهاتێ هەندێک ڕێسا هەیە لەو ڕێسایانە لا نادەین خاترانە شتێدا نییە کاک حاجی چێشتان هاتە بەردەم
لەسەر ڕۆکی بڵێ مثلەن هەندێک بابەت نەگونجێ لەگەر وەکۆی تازە کاک نافع باس کرد مثلەن بەڵێ هەندێک بابەتی ئەساسی لایمە مەسەلەن تا ئێستا بە هیچ شێوە و شێوازی ڕێگە نەدرێت تەتەڕق لە بە مەسائلی سیاسی بکرێت جوانە دەستخۆش گۆڤارەکە گۆڤارێکی کللتوریە تۆ دەستخۆش ئەوەی کە دەوێشتی سیاسی بنووسی هەزاران شوێنی دیکە هەیە ئەوەی کە دەوێ ڕاستە و خۆشتی ئاینی تێدا بڵاو ناکرێتەوە لەبەرەوەی هەر شتێکی ئەخلاقی زەقکردنەوە و بەرزکردنەوەی هەر بەهایەکی ئەخلاقی و ئاکارێکی جوان ئەو سڵبی دینە سڵبی سیاست هەموو شتەکە ئیتر ئەمە بەو شێوازەی ئیش دەکەین دەستخۆش بەو شێوازەی بەڕێک لەیشمان دێتە سەرێ کێشەشمان هەندێکزار لەوە دروست دەبی هەندێکزار خەڵکمان لێ دەتۆرێ هەندێکزار بە خۆمان درمان سار دەبی توش ساردبوونەوە دەبی مۆزوعانە بەڵام ئەوەی جێی شانازیە دەمەوێت ئیشارەت بە یەک دوو نقطان بکەم یەکەمیان لۆ بوویتە سەرچاوەک بمانەوێ یان نەمانەوێ دەستخۆش سەرچاوەکە ئێستا ئاماگەدارین خەڵکت شێ زۆر بە چاچی ئیشی لەسەر دەکا بەڵام لەبەرەوەی ئیشەکەی بۆن منە لۆ کۆکردنەوەی ئەو شانەیە کە لە زاری هەولێرەدا هەنا پرسیشمان پێناکە بەڵام ئەمە قەت ڕێگرنینە و کە خەبەرەکەشمان دەگاتێ کاکە هەدەفی مەش ناوی خۆمان نییە هەدەف و ئەمان زمانەوەی ئەو ئیشە ساغ بیتەوە بگاتە بەردەستان دەستخۆشی لێ دەکەین و یارمەتیشی دەدەین بوویتە سەرچاوە لە هەندێک بەرنامەی تەلەڤیزیۆنی بێگومان هەندێک بەرنامەی تەلەڤیزیۆنی هەیە ئەگەر لۆیان لێ دەربینی بەرنامەکان هیچ نامینێتەوە چ نامینێتەوە بڵێ دیارە کاک دکتۆریش ئاماژەی بە یەک دوو خاڵی کرد ئەگەر بێت و بە ئینسافەوە تەمەشا بکەین و هەندێک کەسی توێژەر و داریسی ئەهلی اختصاسیش یعنی دەڵێن دەکرێت قۆناغبەندیەک لە بەکارهێنانی ئەگەر بێت و زۆر مبالغە نەبی یعنی قۆناغبەندیەکی بکەین دەتانین برێن پێشلۆی و پاشلۆی دەستخۆش ئەوە چی گۆتە نێوە هەویرە ئەوەی زۆری دەوێت انشاءالله جاری دیش یەکدری دەبینین ئێستا بەرەو کۆتایی دەڕۆین کاک نافع چ بە هاوڕێیەکانی تەمەنت دەڵێن ئەوانی لێرەن ئەوانی لێرە نین وڵای دەڵێم هیوادارم هاوڕێتەکەمان هەر بەردەوام بی هاوڕێتەکەمان چونکە ینی بنەمایەکەی مەسلحەت و خۆویستن نیە حەز دەکەم هەر بەردەوام بی و ڕێز و سلاویشیان پێڕادەگەێن کاک حاجی ئەتوو چ هەیە بەڕێزت چ هەیە لەوە هاوڕێیانی بێگومانە من دیارە زۆر هاوڕێی تەمەن هەنا جگە لەو برادرانەی کە لێرن بەڵام ئەگەر لێرەوە دەست پێ بکەم کە دکتۆرکاوە خۆسکە لەگەڵمان بووە لەبەرهۆ کارێکی تایبەت نەیتوانی ئامادە حەزم لێ سڵاوی خۆم لێ بۆ بنێرم لێرەوە کاک دکتۆر مامۆستا نافع ئەوانە هەموو دەوێن شانازین ئەو کەسانن تکە تاکوتەرا لە کۆمەلگا هەڵدەکەون بەبێ دوودڵی ئامادەن ئەوەی پیانە ببەخشن بێگومان ئەوە سیمای گەلک بەرزن لەو کەسایەتیانی کە لێرە دانیشتینە ئەمن شانازینە لە بۆ من ئەو دۆست ئەحبابانەی کە لەگەڵمانینە بە تایبەتی کە ئەمە ئەوڕۆ لەسەر گروپی لۆی تەوەرەکە زۆر سوڕە ئەو ئازیزانەی کە دەستباریان لەگەڵ گرتینە ئەحمەدی زیری مامۆستا ڕەفعات دکتۆرە شنا خاتو شەوبات دکتۆرە ساکار مامۆستا محەممەد حوسێن موهەندیس کاک سالاری موهەندیس لە هەندێک قۆناغی هەندێک خوشک و برا و ئازیزی دیکە کە زۆر شوان غەمبار لە مەرحەلەی یەکەم طبعاً زۆر ئەوانە جێگای شانازی و فەخرن و پێیان ڕادەگەینین ئەنگۆ بوون ئەو بناغەتان لەگەڵمان دروست کرد و چاومان لێیە وەگێک لە شاعیرە ناودارەکانی شاری زارە گوتی لۆ سەبارەت بە هەولێرێ وەچی ئاگری نەورۆزەیە ناکوژێتەوە دەستخۆشیارەبی هەر ناکوژێتەوە دکتۆر بەڕێزت چ هەیە لەوە هاوڕێیان تەمەنە تەمان ئەمنی لەبیر کرد چکەمش هاوڕێی تەمەنمە بەڵاوەکو گوتیان هاوڕێ زۆرن ڕەنگە ئەوانەی کە لەگەڵمان نین گلەیش بکەن دوایی بۆ ئەمە لەگەڵ نین بەڵام چاوێ ماز دەکەم خۆشحاڵم و جێی شانازین وەکو گوتم لای من هاوڕێتی واتە تەواوکردنی یەکتری نەک واتە کۆپیبوونی یەکتری یانی ئەگەر وەکو یەک بیرمان کردەوە نابێتە بنەما بۆ ئەوەی ببینە هاوڕێ گرنگترینشت ئەوەیە ئەو هاوڕێتیانەی کە دروست بوو ئەو برادرانی کە لێرەن وانە لێرنین لەسەر بەرژەوەندی نەبووە بۆیە بندڵنیان بەردەوام دەبێت ڕەنگە هەندێک جار پێویست بکات داوای گردن ئازایشیان لێک بکەین ئەگەر عاجزبوونێکی لابەلا هەبوو بێ هەرچەند مەجال نەبوو هیچ نکتێ بجێڕینەوە لەسەر ئەو لۆ لەسەر ئەو گروپ ئەخیری دەدەمێت زۆر جارەمە گروپ چاتێکمان هەیە ئەدمینەکانی لۆی گروپ چاتێکمان هەیە کە پێکەوەینە ئەگەر هەر مشکلێک شتێک بێتە پێشەی لەوێن دەرە مناقشە دەکرێت زۆر جاران دەبینین
شتێک کرایە لە لۆی کەس ئاگای لێ نییە لە ناکاو دەفتەم شەوەشی لە ناو گروپی ئەوە چێ کردیتی ئەوە چ بووە دەردەچی یەکسەر فکرمان لە نافعی دەچیتن دەرێەوە ئەوە دەستم پێکەتیە یان ئەجە بەڕاستی بیان بە ئەوە بی ئەویش لە حرس و لە پەرۆشیە چکە دەزانم ڕەنگە خەڵکێکی زۆر پەیوەندی پێوە کردبی ئەرێ ئەو بابەتانە بڵاو نەکرایتەوە ئەو بابەتانە زۆر لە مێژە چاوەڕێ دەکە دووبارە دەستان خۆش بی زۆر سپاس منیش شانازی دەکەم کامەرانجان ئیتم لە وەک مشکل ختام وەک ئەوڕۆ صاحب دیوەخان و خانەخوێ ئەمە بێوانی بەڵێ دیارە وەک مشکل ختام باش و خواسی جەنابەت بلۆ هەنجی هەڵگرت بوو لە بە ئەو کۆتایی ئەگەر باسی هاوڕێی تەمەن بکەین جەنابەت ئەوە چارێگە تقریبا بەقەدەر عمری قەراتەیە برادەرمانی و ئازیزمانی و جێگەی شانازی خۆلۆمەتان بێلی چاوتان مازەکەم زۆر خۆشحاڵ بووم بینەرانی عزیز زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لێرە لە پیرەقەراتێ بە میوانداری گروپیلۆ لە کۆتاییدا دەڵێم هاوڕێتی ڕاستەقینە بە ساڵ ئەژمار ناکرێت بەڵکو بە هەڵوێست و جوانێری پایەدارتر دەبێت هەربژین.